جارێکی تر و لە شیرینی خەوی ڕەمەزاندا سوپای عێراق گەڕەکی نەورۆزی کەرکووکی کردەوە بە مەیدانی گرژی و ئاڵۆزی و هەڵی کوتایە سەر چەندین خێزانی کورد. هێزەکان بەبێ ئاگادارکردنەوە لە کاتی پارشێودا بە زەبری لێدان و ترساندنی ژن و منداڵ دوو خێزانیان لەو خانوانە دەرکرد کە زیاتر لە 20 ساڵە تیای دانیشتەجێن. شەوکەت ڕەسوڵ کە بەهۆی ئەو ڕووداوەوە خێزانەکەی پەرتەوازە بووە بە 1964 وت بە لێدان لە خۆم و هەڕەشە و ترساندنی ژن و منداڵەکەم لە ئەماڵەکەی خۆمان فڕیان داینە دەرەوە. گرژەکان تا دوای نیوەڕۆی ئەمڕۆ بەردەوام بوون، بەڵام دواتر ڕێبوارتەها پارێزگاری شارەکە گەیشتە گەڕەکەکە. بڕیاری پاشەکشەی تەواوەتی بە سوپادا و دۆسیەی گەڕەکەکەی گواستەوە ژێر دەسەڵاتی ئیداری شارەکە. 3 ساڵە کێشەی نێوان ئەو 150 ماڵە کوردەی گەڕەکی نەورۆز و سوپای عێراق بەردەوامە. سوپا دەڵێت ئەو خانوانە موڵکی دەوڵەتن و دەبێت چۆڵ بکرێن. ماڵە کوردەکانیش دەڵێن با سوودوەرگرتن لە یاسای بریمەر وەریان گرتووە و 20 ساڵە تێی دانیشتەجێن.